بەهۆی بارانبارینی 12 کاتژمێری ڕابردوو ئاستەنگی هاتوچۆ بۆ بەشێک لە گەڕەکەکانی قەزای شارە زوور و ناحێ و گوندەکانی دروست بووە. بەو هۆیەوە بەشێکی زۆری ڕێگاکان داخراون و گرفت بۆ هاوڵاتیان دروست بووە. گرفتی زۆری بۆ هاوڵاتیان دروست کرد. هۆکاری سەرەکی ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئاوەڕۆی ناو گەڕەکەکان و شەقامە سەرەکیەکان و ڕێگای سەرەکی زەڕایان نزیک مزگەوتی دەروازە ئاوەڕۆکانی بچووکە و تا ئێستا لایەنە پەیوەندیدارەکان لە شارەوانی نەیانتوانیوە وەکو پێویست چارەسەری ئەو کێشەیە بکەن کە ساڵانە لە کاتی بارانبارینی زۆرە دووبارە بێتەوە. ئەمەش بەڕاستی ئەگەر ئەمڕۆ دیمەنەکانی ئەمڕۆ دەریە خست کە ئاستەنگی گەورەی دروستکرد بۆ هاتوچۆ و هاوڵاتیان و چەند سەیارەیەکیش تووشی گرفت بوون بەهۆیەوەی کە ئاوێکی زۆر لە بەردەم مزگەوتەکەدا کۆبوویەوە و تا ناچار هاوڵاتیانی سنوورەکە بە هاوکاری یەکتری توانیان کێشەکە چارەسەرکەن. ئەگەربوونی لافاو لە بەشێکی شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان بۆ بەرز و نزمی جیۆپۆلۆتیکی ناوچەکە بگەڕێتەوە. ئەوە شارە زوور بەهۆی تەختی خاکەکەی و بوونی زەویەکی فشۆڵی کشت و کاڵی وا دەکات چاوەڕوانی ڕوودانی ڕووداوی لەم چەشنە کەم بکاتەوە. دانیشتوویەکی گوندی زەڕایانی کۆن ئاماژە بۆ ئەوە دەکەن ڕوودانی لافاو لە گوندەکان هاوشێوەی ئەم لافاوەی ئەمساڵ وێنەی نەبووە کە لە یەکەم بارانی وەرزی پاییزدا ئاستەنگی هاتوچۆی دروست کرد بێت و بەشێک لە پردەکانی داپۆشی بێت. وەڵا پەیام ئەمە پەیامێکی خوایە و خوا ناردوێتی لەم سەرپەڵاو بە یەک ڕۆژپەڵە با لە سەرپەڵا لە تەمەنی منە 50 ساڵە لەم دیام تا ئێستا ئەمە یەکەم جارە شتی وا بینم لە سەرپەڵا لەم ڕۆژە یەکەم ڕۆژی باران لافاو چەم ئابەم شێوە بێت شتی وا نەبووە لە تەمەنی منە دووبارە ئەمە یەکەم جارە و دووبارەش باوەڕ ناکەم بێت. ئەمە یەکێکە لەو پردانەی کە ئێستا تەماشاکەی لافاوەکە بەبانیا ئەڕات یعنی کۆمەڵی ماڵی زۆری ئەم سنوورەی کەوا ڕێگەی بڕیوە لە نێوان ئەم بەر و ئەو بەری زەڕایانی کۆنا و لە هەر لێرش بەم شێوازە نیە لە شتەکانی تریش ئاوا بە هەمان شێوە بڕیوێتی. ئێرە سێ پردی سەرەکی تایە هەر شتێکیان بە بۆنەی ئەم بارانەوە ئێستا بڕاون. بەڕێوەبەری ناحی وەرماوە بە پەیامی ڕاگەیان چەند تیمێکی شارەوانی لە ڕۆژی پێنجشەمەی ڕابردووەوە سەرقاڵی پاکردنەوەی منهۆڵەکانی قەزای شارە زوورن. بەڵام بەهۆی فریان نەکەوتنیان ئەمڕۆ ئەو ڕووداوە نەخوازراوە ڕوویداوە و بەڵێن بە دانیشتوانی شارۆچکەکەی دەدات کە ڕووداوی لەم چەشنە لە ئایندەدا دووبارە نەبێتەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارە زوور.